بەنای خۆی گەورە میێرەبان دکتۆرێکم جارە من وەزنم زۆر بوو، تقریبا 145 کیلۆ بووم. دوایەوەی دکتۆر دلێرم دی لە فەیسبوک و شتی دیار شتێکی زۆر باش بوو. ئەمش بڕیارم دا عملیاتی خۆم کە بەبێی ترسوەوەش عملیاتەکەشم کردیەوە هەفتەکە ئێستا هیچ عیبم نییە. لەوانەش تقریبا 10 کیلۆم داناوی، 7 کیلۆ 10 کیلۆ ئادام نایە و تەندروستیش هیچ عیبی نییە، بەپێی خۆمە ڕۆهاتیمە داوام دەرینەیە و دەستخۆشی لە دکتۆر دلێریش دەکەم کە ئەو عملیاتی لە بۆ کردم و بە سعرشی زۆر مناسب و هەرزانیش و ئێستاژی عیبم نیە لەخوای بە زیادی و لە بۆ مانەوەش لە بۆ نەخۆشخانە یەک شەو مامەوە، دوای ڕۆژی پاش بە خۆ بچوومەوە لە بۆ قەرەوەکانی داوێنێ دەکەم ئەوانی وەزنیان زۆرە بێن ئەو عملیاتی بکەن بەبێی ترس لە ڕاوچیش لە بۆ خواردنیش خواردنە کەشیلەکان دەخۆم جارێ و زەڵاتە و شەربەتی تەبیعی ئەو شتانە دەخۆم و چ پێشتر نەمایە خواردنی زۆر بخۆی وانە ئێستا خواردنم احتیاجیە و لە بۆ هەستی ئەوەی کە چێش دادەبەز دەستەشی زۆر خۆشە چکە تو لەناو عالەمێ دیاری لۆژی کە قەرەوی بەس کە زەعیف دەبیەوە هەستەشی زۆر خۆشە دێ کەس پێ ناری لۆ قەرەوی لۆ وەزنت زۆرە و کە وەزنیشدا دەبەزیتن فەرقەشکە دەکەی تەندروستیشت خۆش دەبی خەوت خۆش دەبی هەناسەت خۆش دەبی هەموو شت خۆش دەبی ئەوەی لە میێرەبانی دیتم ئەو هەرزانیە بوو کە لێرە هەیە لەگە پاک و خاوێنەکەی کە زۆر خستخانەش پاک و خاوێنە و لەگە هەرزانەکەی لەگە باشی دکتۆرەکان و پەرستیارەکان لەگەر نەخۆشیش بەڕاستی بێوێنێ لە هەموو نەخۆشخانەکانی کە فەرقی هەیە. زۆر ڕێشم تاقی کردەوە لە زەعیف بوونەوەی کە زۆر ڕجیم و ڕاضە و شانەی ئیسفادەی نەبوو لێ ئاخر بڕیار گوتم عملیاتەکەی دەکەم ئەو عملیاتی باشی ڕێ لە بۆی زۆر بە باشی زەعیف بووی و بەبێی ترس و تەندروستیی باش و ئەو عملیاتی کە دەشکەی فێرەی زۆر باشە لە معدەی دەکەی خواردنی دەخۆی و قەرەویش نابی و زەعیفیش دەبیەوە لەگەر سەبارەت بە خواردنیش تا ئێستا خواردنەک خواردبی کە شەربەتی تەبیعی چا و شیر و شتانە هیچ تووشی ڕشانەوەچی نەبوویمە و ئەو ڕۆزەڵاتە و پەتاتی کوراشم بە احتیاجی خواردی بەس بەڕژەکی کەم زۆر نە.